بینەرانی بەرنامەی ڕوانگەی پەروەردەیی. ئەم گۆڕانکاری خێرایانەی ئەم سەردەما کاریگەرێکی زۆر لەسەر هەموو سەکتەری ژانی مرۆڤایەتی کردووە. کەرتی پەروەردەش پشتی گەورەی بەرکەوتووە. هەموو کات پێویستی بە خۆنوێکردنەوە و بەرەو پێشچوون هەیە. بۆ ئەم مەبەستەش هەوڵ دەدەین ئەمڕۆ میوانداری ساکاخان بەڕێوەبەری پەیوەندیەکانی کوردستان فاوندیشن بکەین، پرسیاری پلتفۆرمی پەروەردەیی لێ بکەین و بزانین چۆن پلتفۆرمی پەروەردەیی هاتوتە با بڵێن بەردەستی دایک و باوکان و قوتابیان. ساکاخان زۆر زۆر بەخێر بێ. بەیانیت باشەوە سپاس. سپاس. ساکاخان دەکرێت سەرەتا پێمان بڵێ پلتفۆرمی پەروەردەیی چییە؟ سەرتا زۆر سپاس و هیوادارم بەیانێکی خۆشتان هەبێت. پلتفۆرمی قوتابخانەکەم کە وەزارەتی پەروەردە ڕۆژی سیانزەی ئەم مانگە ڕایگەیان بە هاوبەشی لەگەڵ کوردستان فاوندیشندا، پلتفۆرمێکە کە کارەکانی پێشتر دەست پێ کردووە و ناوەڕۆکی پەروەردەیی، واتە ئەو منهەجەی کە هەمانە کە وەزارەتی پەروەردە هەیەی و لە قوتابخانەکان قوتابیان وانەکان وەرەگرن و فێریان ئەبن بە شێوەیەکی دیجیتەڵی لەناو ئەم پلتفۆرمەیە هەیە تاوەکو قوتابیان بتوانن کە وانەکانیان دووبارە سیر بکەنەوە و بە شێوەیەکی سەرنجڕاکێش کە لەگەڵ گەنج و لەگەڵ قوتابی و لەگەڵ مناڵی ئەم سەردەمەیە بگونجێ. ئەم پلتفۆرمە پێشتر لە قۆناغەکانی 1 تا 6 سەرەتایی کاری لەسەر کرابوو. بەخۆشحاڵانە ئێمەش وەکو کوردستان فاوندیشن قۆناغەکانی پشتگیری دارایی بەردەوامبوون و فراوانبوونی ئەم پلتفۆرمەمان کرد، پلتفۆرمی قوتابخانەکەم بۆ قۆناغەکانی پۆلی 7 بۆ پۆلی 9. پۆلی 7 بۆ پۆلی 9. گرنگی ئەو پلتفۆرمی قوتابخانەکەم گرنگی چییە بۆ قوتابیان و بۆ مامۆستایانیش لەوانەیە؟ بەڵێ پلتفۆرمی قوتابخانەکەم زۆر گرنگە لەبەر ئەوەی وەکو پێشتریش لە پێشێکەکەی خۆشت باست کرد. ئێمە لە سەردەمێکان کە گۆڕانکاریەکان زۆر خێران، لە سەردەمێکین کە جیلێک گەورە بوون، جیلی دوای ئێمن کە ئەوان کە لەدایک بوون بۆ ناو تەکنۆلۆژیا لەدایک بوون، کە لەدایک بوون لەگەڵ مۆبایل و لەگەڵ ئایپاد و لەگەڵ تەکنۆلۆژیایە گەورە بوون. ئێمەش لە سەرمانە هەم وەکو کوردستان فاوندیشن و هەم وەزارەتی پەروەردە بە شێوەیەکی زۆر باش بیری لێ کردوێتەوە کە لەگەڵ ئەم گۆڕانکاریە بتوانین بچینە پێشەوە و بتوانین بەکاری بێنین بە شێوەیەک سوودی لێ وەربگرین نەوەکو زیانی هەبێ. پلتفۆرمی قوتابخانەکەم چەند سوودێکی زۆر گرنگی هەیە کە منم بەس هەر بۆکو زانیاریەکیش تەنها ئەو بەشێکی ئێمە پشتگیری داراییمان کردووە و فراوە، ینی ئەو بەشەی ئەپلیکیشنەکە کارەکانی فراوانترە بێت کە لە پۆلی 7 بۆ 9 نزیکەی 9 ملیۆن کەس سوودی لێ وەرەگرێ لە قوتابیان و دایک و باوکان و مامۆستاکانیان. لەبەرەوەی بە نمونەیەک بۆت باسکەم، ئەگەر قوتابیەک ڕۆژێک نەخۆش بێ و نەچێتەوە بۆ قوتابخانە، پێشتر ئەوە یاخود ئەوە تا دراوسەیەکت کەسێکت خزمێکت بدۆزیتەوە ئەگەر دایک و باوکیشت ئەوانانە نەزانن فێرت کەنەوە یا ئەو تە مامۆستاکە ئەبووە دووبارە دانیشتایەتەوە فێری کاتەوە. ئێستا ئەم منهەجە وەخو ئەم وانانە بە تەواوەتی لەناو پلتفۆرمەکەیە هەیە. گەر ڕۆژێک نەخۆش بێ قوتابیەک نەچێتەوە بۆ قوتابخانەکە توانێت بچێتە ئەوێ سەیری وانەکەی خۆی بکە، ئەم وانەیە ئەو ڕۆژە ئەم بەشە وەریەگرێتەوە بێ ئەوەی هیچ قورسیەک و زەحمەتێکی هەبێ. لەلایەکی ترەوە ئەگەر قوتابیەک کێشەی هەبێ لە ناو وانەکەیە شتێک بە جوانی تێنەگەیشت بێ، یاخود تۆ دایک و باوکێکی لە ماڵەوەیت نازانی مامۆستاکە بە چی شێوازێک بۆی شەرح کردووە لەوە چێت تۆ بتێ بە شێوازێکی تر بۆی ڕوون بکەیتەوە وانەکەی ئەچیتەوە سەر ئەپلیکیشنی قوتابخانەکەم، هەمووی بە ڤیدیۆ هەیە، هەمووی بە مامۆستای زۆر بەڕێز و هەموو مامۆستایانی کە ڕۆژانە تەعاملیان هەیە لەگەڵ قوتابیەکانیانە، وانەکان بۆ قوتابیەکانیان ڕوونەکەنەوە. ئەتوانین بڵین بەردەستبوونێکی گشتگیری خوێندنە بە شێوەیەکی دیجیتاڵی. دەتوانین بڵێن پۆلێکی لایڤە، پۆلێکی ئۆنلاینە حازرە بۆ قوتابەکە هەموو کات چی بێ دەتوانین بچێت لەو شوێنە بەدەستی بکەوێتن. باسی ڕۆلی کوردستان فاوندیشنت کردو لەو پرۆژەیە. ڕاستی پرۆژەکە لە چەند قۆناغ پێک دێ بێ لەوەی کە مەسەن کە تازە دابش کرد پلان هەیە کە ئێوە یارمەتی دەربن بۆی زیاتر لە پۆلی 7 و 8 و 9 بەسەر بکەوێت بۆ 10 و 11 و 12؟
ڕاستەکەی ئەوەی هەتاوەکو ئێستا کە پێشتریش لەگەڵ جەنابی وەزیر دانیشتوین و لەگەڵ وەزارەتی پەروەردەیە ڕێکەوتوین لەسەری قۆناغەکانی ینی پۆلەکانی 1970 بۆ ئێستا هیچ پلانێک باز نەکراوە لە بەروی ئەمەش پێی ئەچێ ئەبێ ئێمە جارێکە چاوەڕێ بکەین بزانین بە تەواوەتی ئەپلیکیشنەکە تەواو ببێ چونکە بڕیارە هەتاوەکو 1 بۆ 1 ئەپلیکیشنەکە بەردەست بێ با تەواو ببێ و ساڵی داهاتووی خوێندن قوتابیان بەکاری بێنن ئەو کاتە ئەتوانین بیرلەوە بکەینەوە کە ئایا ئەتوانین فراوانتری بکەین یاخودنا و بەچ شێواز و بەچ تەکنیکێکیش دەستخۆش بێ. هیچ داتایەکتان لەبەر دەستدا هەیە کە ئەو پرۆژەیە پێشوازی چەند پێشوازی لێکراوە لەلایەن دایک و باوکان و قوتابیان؟ بەڵێ وەکو باسم کە پێشتر ئەو پرۆژەیە قۆناغەکانی یەکی سەرەتایی بۆ پۆلی 6 وەزارەتی پەروەردە بە هەماهەنگی لەگەڵ یونیسف ئەنجامییا بوو و ئەو بەشا پێشوازیەکی زۆر باشی لێکراوە. ئەم بەشەیتر هێشتا لەژێر کارایە ئەو کۆمپانیایی کە کاری لەسەر دروستکردنی ئەپلیکیشنەکە و بەرەو پێشبردن و ڤیددیۆکان و ئەوانانەی کە ناوەڕۆکی کە پێویستە خەنە ناو ئەپلیکیشنەکەەوە ئەکرێ هەمووی ئەوان سەرقاڵی ئەو کارانان با ئەوە تاوا بێ ئەنج ئەتوانم بە تەواوەتی جوابی وەڵامی ئەو پرسیارە و بەماوە بەڵام وە بە شێوەیەکی گشتی ئەوەی ئێمە بینیومانە هەل لە ڕۆژی ڕاگەیاندنەکەیەوە ئەو کەسانی کە پەیوەندیان پێوە کردوینە قوتابیانێک کە ئەیان بینەوە مامۆسایانێک کە بینیومانن هەمویان زۆر ئەرێنی بوون و هەمووشیان زۆر با بڵین بە تامەزرۆن تاوەکو ئەپلیکیشنەکە بە تەواوەتی تاوا بێ و بتوانن کاری لەسەر بکەن. کاتەوە پرۆژەیە سوود بە قوتابی دەگەێنێ، سوود بە دایک و باوک دەگەێنێ، سوود بە مامۆستاش دەگەێنێ. ڕاستی ئێوە وە کوردستان فاوندیشن هیچ پلانی ترتان لەبەردەستە بۆ خزمەتکردنی سێکتەری پەروەردە؟ بەڵێ مامۆستا منەمێ هەر لەو پرسیارەتەوە باسێکی کوردستان فاوندیشن بکەم بۆ ئەو کەسانی ئەگەر نەزانن کوردستان فاوندیشن چیە. کوردستان فاوندیشن ڕێکخراوێکی ناحکومیە ماوەی ساڵ زیاترە دامەزراوە لەژێر چەتری کوردستان فاوندیشن ئێمە 4 ڕێکخراوی ترمان هەیە. ئێمە ڤۆڵنتەر KRDمان هەیە بۆ نمونە کە لە کوردستانە 25,000 خۆبەخشی هەیە خۆبەخش ناویان تۆمار کردووە لە پلاتفۆرمەکەمانە هەوڵین ئەم خۆبەخشانە بەستینەوە بۆ هەلە خۆبەخشانێکی هەیە لە هەرێمی کوردستانە بوو ئەمەش دووبارە لە هەموو چین و توێژەکان ئەگرێتەوە و چەند ها قوتابیمان هەیە کە خۆبەخشن لەگەڵمانە لەناو پلاتفۆرمەکەیە. یەکێکی تر لە ڕێکخراوەکانی کە هەمانە ڕێکخراوی جۆبس KRDە کە تایبەتە بە دابینکردنی هەلیکار و تایبەتە بە ڕاهێنانی کارامەیی واتە وا ئەکەین کە ئەو کەسێکێت بۆن منە لە ناو جۆبس KRD پلاتفۆرم ئەو ئەکاونتی خۆی ئەکاتەوە ئەتوانێت هەم ڕادەستگەیشتوو بێ بە ئەو ڕاهێنانەی کە هەیە لە بواری کار و پیشەیە بۆ ئەوەی خۆی ئامادەکەەوە بازاری کار و هەم ئەتوانێت سیڤی خۆشی پێشکەشکا بۆ کارانەی هەیە پێ خۆشحاڵان ئێمە تاوەکو ئێستا 30,000 سیڤیمان کۆ کردوێتەوە زیاتر لە 1000 کۆمپانیا کارەکانیان لە ناو ئەو پلاتفۆرمی ئێمەیە بڵاوەکەنەوە بە بەردەوامی و لە کاری شاین و ئەمە بۆ فراوانکردنی پلاتفۆرمەکە لەگەڵی چەنەها پێشانگای هەلی کارمان کردوێتەوە. لە پاش ئەوەش ئێمە کلایمەت KRDمان هەیە کە تایبەتە بە ژینگە و گۆڕانی کەشوهەوا هەموو ئەو پرۆژانێک کە ئەنجامیاوە من نامەوێت بچمە ناو تەفاسیلی هەموو پرۆژەکانی کە ئەنجامیایە بەڵکو ئەمەوێت باسی 2 پرۆژە بکەم کە پەیوەندیەکی ڕاستەوخۆیان بە کەرتی پەروەردەوە هەبووە. یەکەمیان کەمپینی 100 قوتابخانە بوو کەمپینی 100 قوتابخانە کە ساڵی ڕابردوو کۆتایی ساڵی ڕابردوو ئێمە ڕامانگەیان لەو کەمپینەیە 100 قوتابخانە لە هەموو هەرێمی کوردستان بە قۆناغی جیاواز لە قۆناغی یەکەمدا 50 قوتابخانە لە قۆناغی دووەمدا 50 قوتابخانە لە هەموو شار و شارچکەکانی هەرێمی کوردستان یعنی لە هەولێر سلێمانی دهۆک هەڵەبجە و شار و شارچکەکانی تریش تەنانەت یعنی کەلار ڕاپەڕین بەردەڕەش هەموو ئەو شوێنانی کە بیری لەکەیتەوە ئەوانە 100 قوتابخانەمان هەڵبژاردووە ئەم 100 قوتابخانە لە ڕووی ژینگەیی و کاریان بۆ کرێ واتە ئەو قوتابخانانەی کە باخچەیان نییە یاخود باخچەکانیان ڕوبەری سەوزایی ناو قوتابخانەکان زۆر کەمە
کارمان لەسەر کردوون بە تەواوەتی نۆژەنمان کردوونەتەوە یاخود باخچەمان بۆ درو هەنێکە هەنیان بووە باخچەکانمان بە تەواوەتی بۆ دروست کردوونەتەوە زیادکردنی سەوزایی لە ناو قوتابخانە زیادکردنی سەوزایی بە شێوازێک ئەم سەوزاییانە کە قوتابی بتوانێت واتە مامۆساکەی بتوانێت قوتابێکی بەرێتە ناو باخچەکە دانیشم بتوان وانە بڵێنەوە لە دەرەوە یعنی بە شێوازێک کە ئەم باخشانە دروستکراون کە بتوانی بەکاریان بێنی نەک تەنها بۆ جوانی بن دەتوانین بڵێن باخچەک وەک پۆل بێتن هەموو شتێک لێوێکە بتوانێت مامۆستای زانست تێیدا وانەکەی خۆی کە بتوانێت وانەکەی خۆی بڵێتەوە ئەگەر مامۆستایەکی بۆ مامۆسایەک حەز بکە قوتابیەکانی وێنەی گوڵێک بکێشنەوە بتوانە بیباتە باخچەکە دانیشن بتوانێت باخچەکە بەکاربێنن زۆر تەرکیزمان لەسەر شتە بۆەوە هەروەها سیستەمی ئاوی ئەم قوتابخانانە چاکراوە تاوەکو و فلتەری ئاویان بۆ دانراوە تاوەکو بتوانن ئاوی خواردنەوەی پاک بەردەست بێ لە ناو قوتابخانەکانە ئەمە بە شێوەیەکی گشتی کەمپینی سەد قوتاب پێ خۆشحاڵیانە تا ئێستا ئەم 50 قوتابخانەمان تەواو کردووە بە تەواوەتی و 50 قوتابخانە ماوە کە لە ساڵی 2026 ئەویش ئیشەڵا هەتاوەکو پێش کۆتایی هاتنی ساڵ 2026 ئەو 50 قوتابخانەی تریش تەواوە بێ و لە هەوڵین بۆ زیادکردنی ئەم ڕێژەیەش هەروەها کەمپینی ژینگە دۆستمانەیە کە تایە کۆمەڵێک مامۆستای زۆر بەڕێز دووبارە بەشداریان کردووە ئێمە لەو کەمپینیە کە تەنها لە سوشیال میدیا و لە ناو پلتفۆرمەکەی خۆمانە لە کلایمەتکەی ئاردی کارەکانیان تشکی ئەخینە سەر و وەکو شێوازێک لە بڵاوکردنەوەی کارەکانیانە چکە ئەم کەسانی کە بۆ ژینگە دۆست هەڵبژێراون کەسانێکن کە لە شوێنی خۆیانەوە کاری ژینگەیی ئەکەن بەبێ ئەوەی یعنی کەس پێیوت بێ بەبێ ئەوەی بۆ نمونە حکوومەت هاتە بێ پێوت بیکە بەبێ ئەوەی پارەیەکی وەرگرت بێ لە ڕێکخراوێک لە شوێنێکەوە خۆی لە شوێنی خۆیەوە بە خۆبەخشانە ئەم کارێک کردووە ئەمەش دووبارە ئێمە کارمان لەگەڵ هەنێک لەو مامۆستا بەڕێزانە کردوەوە زیاتر ناساندنی ئەو بەڕێزانە بۆ نمونە مامۆستا ستیقمان هەبوو لە دهۆک کە خۆی قوتابیەکانی فێری ژینگە دۆستی ئەکا خۆی کار لەسەر ژینگە ئەکا لە دهۆکە و یەکێکە لەو مامۆستا بەڕێزان کە لەگەڵمان بوو کارەکەیمان پیشانی هەموو خەڵکی کوردستانە کۆتا ڕێکخراویش کامەیە ئاماژەی پێ بم ئیمپاوەر KRDە ئیمپاوەر KRD هەر یەک لە پرۆژەکانی قوتابخانەکەم و هەروەها پشتگیریکردنی پلتفۆمی ئی هەڵسەنگاندنیش کە دواتر توانین بچینە سەری هەردووکی لە ژێر کاری چەتری ئەم ڕێکخراوەیە بوون ڕێکخراوی ئیمپاوەر KRD بوون ئەمانیش کارێکی زۆریان بۆ قوتابیان و بۆ گەنجان و بۆ خێزانەکانیشیان کردووە لەوانەش ئێمە کوردستان دیبیتمان هەبوو کە لە ساڵانی ڕابردوو ئەنجاممانیا و پێخۆشحاڵانە دەنگدانەوەیەکی زۆر باشی هەبوو وای ئاگادارم ڕاستی دەنگدانەوەیکی باشی هەبوو باسی دوشتت کرد خێزان با لێرە بینوسمەوە لەگەڵ ئی هەڵسەنگاندن ئەوەیان دیکەمە پرسیارێشتر پاشەوەی کە ئەو پرسیار لێ دەکەم پێتان وایە کردی پەروەردە پێویستی بە هەماهەنگی دام و دەستگایەکانی دەرەوەی حکوومەت هەیە چونکە ڕاستی پێشتر لە ناو خەڵک وا باوبوو کە وەزارەتی پەروەردە وەک وەزارەت بەرپرسە لە بەرەو پێشچوون بەڵام ئێستا کە دەبینین دام و دەستگایەکی و دەرەوەی وەزارەتی پەروەردە وەک کوردستان فاوندیشن و دام و دەستگای تر هەڵساون هەماهەنگیان لەگەڵ وەزارەتی پەروەردە کرد بۆ بەرەو پێشچوون پێتوانیە ئەم شتە دەبێ هەموو دام و دەستگایەکانی دەرەوەی حکوومەت بیلەوە بکاتەوە کە یارمەتی کەتی پەروەردە بدە مامۆستا پەیوەند ئێمە کوردستان فاوندیشن هەر لە سەرەتای کارکردنمانەوە لەسەر سێ بنەمای سەرەکی ئیشمان کردووە ئەویش نیشتیمانی بوون بووە بنیادنان و پێشکەوتن باوەڕمان بەوەیە کە بۆ ئەوی نیشتیمانێکی باشمان هەبێ ئەبێ کۆمەڵگەیەکی باش بنیاد بنین و ئەو کۆمەلگە باشەشی کە بنیاتی ئەنەی هۆکاری سەرەکی پێشکەوتنمانە هۆکاری سەرەکی پێشکەوتنمانە لە کۆمەلگەیە ڕۆڵی ئێمە وەکو کوردستان فاوندیشن و ڕۆڵی هەموو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە کە نەک تەنها لەگەڵ وەزارەتی پەروەردە بەڵکو لەگەڵ حکوومەتە و لەگەڵ لایەنەکانە و لەگەڵ هاوڵاتیانی خۆمانە و لەگەڵ خەڵکی خۆمانە بن بۆ ئەوەی کە بتوانین هەمومان پێکۆ بەرەو پێش بچین مەرج نییە کە وەزارەت بوو ئیتر ئەم وەزارەتە هەموو شتێک لەسەر شانی بێبیکە ئێمە وەکو لە شوێنی خۆمانەوە هەر کەسە وەکو هاوڵاتی بەرپرسیارەتیمان هەیە بەسیترین شت ئێمە و کاتێککە قوتابی بووین و ئێستش ئەو کەسانێک کە قوتابین بۆ نمونە پاگراگرتنی پۆلەکەی خۆت بەرپرسیارەتیە لەسەرێ
ئەوەی کە بەڕێز بیت لەگەڵ هاوڕێکانت و لەگەڵ هاوپۆلەکانت و لەگەڵ مامۆستاکەت بەرپرسیارەتی بۆ لەسەرمان. ئێستش کە گەورەتر بووین و هاتوین و ئیشەکەین و کارەکەین بەرپرسیارەتیە لەسەرمان ئەوەی کە فێری بووین بیگەڕێنینەوە بۆ کۆمەڵگەکەی خۆمان. ئێمە لە کۆتاییە لەژێر دەستی ئەو مامۆستایانە و بە گەورەی ئەوان و بە زانستی ئەوان فێر بووین. لەسەرمانە دووبارە بگەڕێنەوە ئەوەی کە ئێمە فێری بووین بیگەڕێنینەوە بێین بەنەوەی دوای خۆمان. وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردووە قەیرانێکی زۆر بەسەر وڵاتەکەمانە هاوە شتێکە ینی هەمومانەی زانین. سەرڕای هەموو ئەو قەیرانانش کە هەبووە پێشکەوتنێکی باش هەبووە لە کەرتی پەروەردەیە. یعنی بۆ نمونە پلاتفۆرمی قوتابخانەکەم یەکێکە لەو پلاتفۆرمانی کە ئەتوان بڵێم لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پلاتفۆرمێکی نایب و تایبەتە کە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان هەمانە و هەتا ئێستا زۆر وڵات هەیە کە لەوە چێ لە ئێمەش پێشکەوتوتر بن نیان بێ. نازام ئەگەر وەڵامی پرسیارەکەم یابێتیتەوە بە تەواوەتی بەس بە کورتیەکەی ئەوەیە کە ینی بێگومان ئێمە هەمومان وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و هەم وەکو هاوڵاتیش ئەبێ هەماهەنگ بین لەگەڵ وەزارەتەکان. بڵاوکردنەوەی ئەو بیرۆکەیە بەو شێوەیە کە لەلای ئێوە ئەنجام درراوە ڕاستی بێگومان ئامانزەکی باشە و بێگومانیش لە داهات و گۆڕانکاری لەوانەیە ڕووبداتن لە بیرۆکە و لە تێگەیشتنی تاکو و هەروەها دام و دەستگاکانی تر. چونکە ئێمە باسی پلاتفۆرمە پەروەردەیەکانمان کرد لە زوم نیوان پلاتفۆرمی قوتابخانەکەم حەزم دەکرد باسی ئی هەڵسەنگاندنیشمان بکەی چۆن ئەو کارە مەسڵەن بوون هاتە ئارا و ئیشی دەسەکراوە لەلایەن ئێوە. ڕاستیەکەی پلاتفۆرمی ئی هەڵسەنگاندنیش دووبارە هەر دەستپێشخەریەکی وەزارەتی پەروەردەیە و دوای ئەوەی کە ئێمە بیانی بەو دەستپێشخەریەمانزانی زۆ پێخۆشحاڵ بووین کە شانازی ئەومان پێدرا ئێمە بتوانین هەماهەنگ بین و هاوکار بین و پشتگیری دروستکردنی ئەو ئەپلیکیشنە بکەین و هەروەها بەردەوامبوونی کارەکانی ئەو ئەپلیکیشنە بکەین. ئی هەڵسەنگاندن یەکێکە لە ئەپلیکیشنە زۆر باشەکانی هەرێمی کوردستان هەم لەسەر ئاستی وەزارەتی هەرێمی کوردستان هەم لەسەر ئاستی حکوومەتی هەرێمی کوردستان 2 ملیۆن کەس سوودی لێ ئەبینێ لە قوتابیانەوە بۆ خێزانەکانیان بۆ دایک و باوکیان بۆ ئەو مامۆستا بەڕێزانی کە بەکارهێنن بۆ بەڕێوەبەران و کارگێڕانی قوتابخانەکانیش هەروەها. و پلاتفۆرمی قوتابخانەکەم ڕاستەکە ئێمە ئەویان ساڵی پار پشگیریمان کرد و بەردەوامە کارەکانی بەردەوامە لە ئەنجامیان ئەویش هەر دووبارە ئەچێتەوە سەر ئەو هەوڵ و ئەو کارانەی کەیکەین لە کەرتی پەروەردەیە و بۆ هیوایی کە هەموو ئەم کارانە پێکەوە ئەگەر شوێنێکی بچووکیش بکرن لە ناوکەرتی پەروەردەیە شوێنێک بگرن. دەستخۆش بێ. ئێمە ڕاستی وەک دەزانین پەروەردە لە سێ سێکتەری زۆر گەورە پێک دێ کە کۆمەڵگەیە ڕاستە خێزانە قوتابخانەیە. بۆیە گوتم باسی خێزان دەکەین. ئەو شتانی کە تۆ باست کردو ئەو هەموو کار و چاڵاچیە جوانانەی کە بە ئێوە لە ئەستۆتان گرتووە هەمووی دەتوانم بڵێم کاری لەسەر کۆمەڵگە کردووە ئەوانی کە باس کرد وەروە کاری لەگەڵ سێکتەری با بڵێن قوتابخانەش کردووە. ئایا تا چەند ئێوە بیر لە خێزان دەکەنەوە تا چەند هەڵ دەدەن یارمەتی خێزانیش بدەن پەروەردەکردنی خێزان با بڵێن گۆڕانکاری لە بیرۆکەی خێزان. مامۆستا پەیوەند ئەگەر بڕۆینەوە سەر کارەکانی کوردستان فاوندیشن جگە لەمانێک کە لەگەڵ وەزارەتی پەروەردەشا کردومانە یان ئێمە کوردستان فاوندیشن کۆمەڵە پرۆژەی زۆری هەبووە کە ئەنجامیاوە. هەر یەک لەو پرۆژانە کاتێک کە دائەڕێژرێتەوە بیر لەوە ئەکرێتەوە کە تاکێکی تەندروست دروست بکرێ لە بەروی باوەڕمان وایە هەموو تاکێکی تەندروست هەموو گەنجێکی تەندروست هەموو منداڵێکی تەندروست لە ناو کۆمەڵگەکەمانە لە کۆتاییە ئەمە ئەچێتەوە ناو خێزانێک یاخود خێزانێک دروست ئەکا کە تەندروستە. واتە ڕاستەوخۆ کارمان کردبێ یاخود ناڕاستەوخۆ کارمان کردبێ لە کۆتای ئەم کارانە هەمووی بۆ خێزانە. هەر بینەوە سەر بۆ منە پلاتفۆرمی قوتابخانەکەم یا ئی هەڵسەنگاندن هەردووکیان ڕاستەوخۆ خێزانەکان توان سوودی لێ ببینن. هەردووکیان ڕاستەوخۆ کاری دایک و باوکەکان ئاسانتر ئەکا باشتر ئەکا ئەتوانن ڕادەستگەیشتووتر بن و دەستکراوەتر بن لەوەی کە بۆ نمونە ئەم مناڵەیان چی ئەکا چی ناکە نمرەکانی چۆنە لە قوتابخانە تەنانەت ینی لە ئی هەڵسەنگاندن مامۆستاکە توانێت هەموو شتەکانی لەوێ
بنووسەیە و دایک باوکەکە توانە ببینێ کە ئەمانە هەمویان ئاسانکاریەکی زۆر باشن وەکو مۆزوعی خێزان و هەروەها شتێکی تریشمان هەبوو ویستم باسی کەم لە ئیمپاوەر KRD پرۆژەیەکی ترمان کرد ساڵی پێشوو ئەویش کە بریتی بوو لە بڵاوکردنەوەی کارت چەند کارتێکی کۆنتترۆلکردنی سترس بۆ ئەو قوتابیانی کە لە پۆلی دوانزان دەبرێ مازای قوتابیانی بۆ منەکە لە پۆلی دوانزان هەم خۆیان و هەم خێزانەکانیان زۆر سترێسە بن وەکەوە کە دەڵێن مناڵێکی لە پۆلی دوازە هەبێ ئیدی ماڵەکەت هەمووی هەمووی تێکەڵە بێ ئەڵەی لەبەری جەنگن ینی هەمووی دەستی لەسەر دڵیەتی هەمووی سترێسە حەقی خۆشیانە ینی ئێمە ناڵێن حقی خۆیان نییە بەڵام ئەم سترێسە باش نییە ئەبێ بە شێوازێک لە شێوازەکان سترێس هەیە تەندروستە و سترێس هەیە ناتەندروستە ئەبێ بە شێوازێک لە شێوازەکان هەوڵ بن کۆنتترۆلەکەین ئێمە لە ڕێگە ئەو کارتانەوە و کارتانە کۆمەڵی کەسی زۆ شارەزاکاریان لەسەر کردبوو بۆ کۆنتترۆلکردنی سترێس لە ناو قوتابیانە پێخۆشحاڵانە بە ینی کارمان لەسەر ژمارەیەکی زۆر قوتابخانە کرد لە شار و شارچکەکانی هەرێمی کوردستان و کارتانەمان دابش کرد و هەروەهاوانەمان پێدان کە هۆشیاری سەبارەت بە سترێس و کۆنتترۆلکردنی چکە تەکنیکی تایە ینی تەکنیکی هەناسەدانی تایە خەڵک هەیە بۆ نمونە پێستی تێکەچێ هەناسەی پێنادرێ دڵی زۆر تونگ لێ ئەیە کاتێکە ئەچێ بۆ تاقیکردنەوەکانی چۆن بتوانێت ئەم جۆرە شتانە کۆنتترۆل بکات دەستەکان خۆش ببرن ئەوەی کە تۆ باست کرد من ڕاستی لەو میمبەرەی بەرنمەکەی خۆم بەرنامەی ڕوانگەی پەروەردەیی زۆر تیشک دەخینە سەر پەروەردەکردن و هۆشیارکردنی خێزان چونکە ئەگەر وەک تۆ باست کردو ئێمە هەموو کات لە بەرنمەکانمان باز دەکەین دەڵێن پەروەردەکردنی خێزان ئەگەر تەواو بێتن کاری قوتابخانە ئاسانتر دەبێ و هەروە کۆمەڵگەش تاکێکی ڕێکپێک و دەتوانم بڵێم بێ کێشەی دێتە ناو بۆ ئۆیستی بیانی دوو بەیانی خزمەتی خەڵکانی دەوروبەری خۆی بکاتن ساکاخان دوا وتت چیت ماوە بۆ ئێمە لەگەڵ ئێمە شێری بکەی زۆر سپاسانەکەم بۆ هیوایە هەمیشە بەردەوام بن لە خزمەتکردن بە قوتابیان و قوتابخانەکان و مامۆستایان و کەرتی پەروەردەیی ئێمە ژۆکو کوردستان فاوندیشن زۆر پێخۆشحاڵین کە هەم بەشێکین لە پشگیریکردنی پلتفۆرمی قوتابخانەکان و پلتفۆرمی ئی هەڵسەنگاندن و هەموو ئەو دەست پێشخەریانەی ترکە سوود بە کۆمەڵگە و بە تایبەتیش بە قوتابیان ئەگەیەنێت لە هەموو قۆناغە جیاوازەکانە بۆ هیوایە کە بتوانین هەمومان پێکەوە چونکە شتێک نییە لەلایەن ئێمە بەتەنیا بێ هەمومان پێکەوە بتوانین خزمەتێکی باش بە کۆمەڵگەمان بگەێنی دەستەکان خۆش بێ ڕوون دەکەمە دام و دەستگاکانی تری دەرەوەی وەزارەتی پەروەردە و وەزارەتەکانی تری حکوومەت ئەو کارانەی کە کوردستان فاوندیشن پێشکەشی ئەمە کردووە لەو بەرنمەیە توانیمان دەتوانم بڵێم بەشێکی کەمی پێشانی بینێران بدەین هیوادارم ئەوە ببێتە پاڵنەرێک بۆ ئەوەی دام و دەستگای ترش یارمەتی کەرتی پەروەردە بداتن چونکە وەک سەرەتا باسماکە کەرتی پەروەردە کەرتێکی زۆر گرنگە و ئەو کەرتەیە کە کاریگەریشی تەواوی لەسەر دروستکردنی کۆمەڵگە هەیە بۆیە با ئەو بیرۆکانە لە ناو مێشی لە ناو زاکیرەی خۆمان فڕەدەینە دەرەوە کە تەنیا حکوومەت بەرپرسیارە یا تەنیا دام و دەستگاکانی حکوومەت بەرپرسیارە لە بەرەو پێشچوونی کەرتەکان نەک تەنیا کەرتی پەروەردە کەرتی کوشت و کاڵە کەرتەکانی تریشە بۆیە زۆر سپاسی کوردستان فاوندیشن دەکەین بۆ ئەو کارانەی کە پێشکەشی خێزان و کۆمەڵگە و قوتابخانەکان کردووە ئەو پلتفۆرمی قوتابخانەکەم کارێکی دەتوانم بڵێم شتێکە گۆڕانکارێکی زۆر گەورەیە وای کردووە کە دایک و باوک قوتابی مامۆستا ئەرکەکانی سەرشانیان کەمتر بێتەوە سپاس بۆ ئامادەبوونتان بەرامبەر شاشەی تەلەڤیزۆنەکەمان هیوادارین لە بەرنامەی داهاتوو بابەتی ترتان پێشکەش بکەین کە سوودیە بێ بۆ ئێوە زۆر سپاس.